بنەرانی عزیزی گەری کوردستان سڵاویمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایی کە تا کۆتای پرۆگرام لەگەڵماندا بمێنەوە سوود لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. هەروەک هەمیشە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە دواتر هەریەکان لە کاتی خۆی داماژێ پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چین. بەڵام تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین و تەوەرێکی تەندروستیە کە تایبەتە بە خانمان باز لە ناڕێکی سووڕی مانگانە دەکەین. بزانین ناڕێکی سووڕی مانگانە چی دەگرێتەوە. هەندێک لە خانمان سووڕی مانگانیان پێش دەکەوێت، هەندێکیان دوا دەکەوێت، هەندێکیان دەڵێن لە مانگێکە جارێ دوو جار، هەندێک جار دەچێتە سێ جار و هەندێکیشیان دەڵێ بە سێ مانگ جارێ، چوار مانگ جارێ، هەندێک کەس دەچێتە شەژ مانگ و ساڵێک. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ وەک کاریگەری پێشکەوتنی یا دواکەوتنی لەسەر تەندروستی خانمەکە چی دەبێت و ڕێگە چارەکان چی دەبێت بەوەی کە ئەگەر پێش بکەوێت یاخود ئەگەر دوا بکەواتە بە شێوەیەکی گشتی ڕێگە چارەکان بۆ ناڕێکی سووڕی مانگانە بۆ خانمان چی دەبێت. بابەتێکی ترمان هەیە، خاڵێکی ترمان هەیە کە تایبەت بە خانمان و تایبەت بە سووڕی مانگانە کە ئەمانەوێت و مەبەستمانە ئەمڕۆ لەسەری بدوێن. ئەویش ئەوەیە کە هەندێک لە خانمان جۆرە حەبێک دەخۆن بۆ ئەوەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا نەکەونە سووڕی مانگانەوە بۆ ئەوەی کە بتوانێت تەواوی ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژوو بن. بەڵام ئایا خواردنی ئەو حەبە تا چەند کاریگەری دەبێت لەسەر تەندروستی خانمەکە؟ هەڵبەتە ئێمە باز لە لایەنە شەرعی و لایەنە ئاینیەکەی ناکەین، بەڵکو تەنها باز لە لایەنە تەندروستیەکەی دەکەین. بزانین ئایا چی کاریگەریەکی دەبێت و تا چەند لە ڕووی تەندروستیەوە ئاساییە کە ئەو خانمە ئەو جۆرە حەبە بخوات. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین. ئەم پرسیاران و چەندین پرسیاری تر وەڵامەکەی وەردەگرین لە دکتۆرە جوانی تا سەلاح کە بەڕێزی ئەمسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون. دکتۆرە جوانی تا بەیانیت باش و بەخێراتی. بەیانی خۆت باش. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆرە جوانی تا سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئایا سووڕی مانگانە چییە و چۆن دروست دەبێ و لە چ تەمەنێکە و خانمان دەکەونە سووڕی مانگانە؟ سووڕی مانگانە واتە بینینی خوێن لە ناوچەی زێوە کە هێتە خوارەوە بۆ هەموو خانمێک، ینی هەموو بڵین هەموو فیمێڵێک، واتە هەموو کچێک. باشە. و ئەم سووڕی مانگانەیە لە چیۆ دروستە بێت؟ لە نەتیجەی گۆڕانکاری لە هۆرمۆنەوە دروستە بێت. واتە ئەو کەسە ئەو بڵین ئێمە شتێک تەمەنێکمان هەیە پێوترێت تەمەنی باڵق بوون لە بڵین کوڕی شاهەمانە و لە کچی شاهەمانە. لە کچە تەمەنی باڵق بوون ئەوەیە کە ئیتر سوو ئەبێ سووڕی مانگانە ببینێت. طبعاً ئەوە بە سێ چوار قۆناغدا تێئەپەڕێ، ئەخیر قۆناغیان سووڕی مانگانەیە کە ئەیبینێ. لە تەمەنی چەنە؟ لە تەمەنی ینی با بڵین لە 11ەوە هەنێکمان هەیە، ینی لە 9ەوە نۆرماڵ، یعنی هەمانە لە 11ەوە بۆ هەتا 16. باشە. لە 8ەوە بۆ 16. بەڵام نۆرماڵەکەی ئەوەیە کە لە دوای 11 ساڵەوە. بەس ئێمە ئەگەر بڵین بۆ نمونە کچێک بێت بۆ سەردانی پزیشک بکە بڵێت لە 14 ساڵ و هیچ تا ئێستا سووڕی مانگانە بۆ نەهاتووە، ئەگەر نیشانە دووەمیەکانی هەبێت بۆ نمونە سنگی دروست بوو بێ، مووی لێ هاتی بێ، مووی منباڵی بەڵێ ئەوانی لێ هات بێ، ئەو کاتە ئەوە نیشانەیە، یعنی پێڵێن بڕۆ چاوەڕێکە تا 16 ساڵی. باشە. بەڵام ئەگەر پێشتر ینی هیچ نیشانە دووەمیەکانی باڵقبوونی نەبێ، ئەو کاتە لە 14 ساڵی ئەبێت بینێری بۆ چەند پشکنینێک بۆی بکەی بۆی بزانی ئایا بە سووڕی مانگانی بۆیەت یان بۆی نایە، بۆی بزانی ئەم کەسە تەندروستە، ینی بە تەندروست دروست بۆ یان نا. سووڕی مانگانە یەکێکە لەو نیشانە حەیویەکانی، واتە نیشانە زیندەکیەکانی حیاتی، یعنی ژیانی ئافرەت، ژیانی کچ. لە تەمەنی لە 11ەوە ینی دەرەکەوێت هەنێ جار لە 9 پێشنۆ ئێمە پێڵین، ینی ئەمە پێش وەختەیە. و دوای 16ش نیشانێکی پرسیاردانی، واتە هۆکارێک هەیە. بڵێ هۆکارێک هەیە کە ئەوە لەو بینەیە، بەس لە بینی بڵێن 9 بۆ 14 ئەوە نۆرمەڵە. باشە کە ئێمە هەر باس لە ناڕێکی سووڕی مانگانە دەکەین لە پێشکەوتن یاخود
دواکەوتنەکەی ئەگەر بیکەین بە دوو بەشەوە بەشێکیانی لە ڕووی تەمەنەکەەوە کە ئاماژت پێدا 9 ساڵ کە بکێتە سوڕی ماگانەوە کێتە پێشوەختە یاخود لە دوای 16 ساڵەوە بڵین دواکەوتووە و دواتریش ئەو خانمانی کە لە کاتی خۆیان دەکەونە سوڕی ماگانە لە 14 ساڵیا بێت ئەو کاتەش هەنێ خانم هەیە لە مانگێکە چەند جارێک و هەشە بە 3 مانگ 6 مانگ جارێک سەرەتا لە تەمەنەکەەوە دەست پێ بکەین بۆچی هەندێک خانم لە 9 ساڵیا کێتە سوڕی ماگان ئەمە نەتیجەی گۆڕانکاری هۆرمۆنیە ئەمە ینی لە دروستبوونی کەسەکەیە جیناتە یعنی ئەمە ناتوانین ئێمە زۆر فاکتەری تریش هەیە فاکتەر هەیە بۆ نمونە سترێس حیاتی ئەو کەسە بڵێن بۆ نمونە ژیانی یەکێک بۆ یەکێکی تر ئەگۆڕێ کە پێڵی بەڵێ ژینگە پێڵێن لایفستایل ژینگە کاریگەری هەیە خواردن کاریگەری هەیە بۆ نمونە ئەها لە وڵاتە فەقیرەکانە فەرقی هەیە وەکو لە بۆی کە بڵێنێکێک بێ هیچ مشکلەیەکی نەبێت لە بارەی دروستبوون و ژیانیەوە باشە و بێجگەلەوە ئێمە مجموعەیە هۆکاری تەندروستیشمان هەیە بۆ ئەو مەسەلەیە یعنی کە قسەی لەسەرکەی تووشیکەینەوە بەڵام یەکێک کە لە بیدایەتەوە کە لە سەرەتای سووری ماگانەوە ئەکرێتە سووری ماگانە مەرج نییە سووری ماگانەکە ڕێکوپێک بێ دایکان ئەم پرسیاریان لا دروستە بێ کچێک بۆ نمونە 11 ساڵە لە 11 ساڵیا یەک جار سووری ماگانی بۆ هاتووە 3 مانگی پێچۆ جارێکتر سووری ماگانی بۆ هاتووە 6 پێچۆ بۆی نەهاتووە مانگ بەڵێ ئێمە 6 مانگ لە بیدایەتەوە یەکەم سووری ماگانەکە بۆیە 6 مانگ بۆ ساڵێکی ئینێ بۆی بڵێن بچێتە سەر ڕێڕەوی خۆی بچێتە سەر ڕێچکەی خۆی 6 مانگ بۆ ساڵێک بڵێن مەجای ئێریتێ دوای ئەو ئەنجە ئەگەر هات و هەر تێکچوو بۆ نمونە 2 مانگ جارێ بۆی نەهاو 3 مانگ جارێ بۆی نەهاو ئەنجە ئەینێری بۆ پشکنین و خانمیشمان هەیە هەر کە سووری ماگانەکەی دەست پێیەکە بۆ نمونە هەر بۆ شوێ دەست پێیەکە 6 مانگ جارێک سووری ماگانە ئەبێ ئیتر کە ئەینێری بڵێن یەت بۆلات ساڵێک نییە دوان نییە بەم شێوەیە کە بەردەوامە بێ وردە وردە گەورەترە بێ بۆ نمونە تەمەنی ئەوەی یەت کە شوو بکات یان خۆی هەستی پێکڵە بۆچی بزانم سووری ماگانەکەم ئاوایە ئەمە ناوی سووری ماگانەیە ئەی خوێنێتەوە باشە ئەمە ئەینێری بۆ پشکنین بۆ نمونە دەرچێت نۆرمەڵە ئاساییە ئەو کاتە هیچی ناوێ بەس ئەگەر دەرچوو هەر شتێکی تر هەیە هەر سەبەبێکی تر هەیە لە پشتی ئەو بڵێن تێکچوونی سووری ماگانە ئەو کاتە بەپێی بڵێن کۆز بەپێی سەبەبەکی بەپێی هۆکارەکەی ئێمە علاجی ئەیرێ بەڵێ ئەمە بۆ دواکەوتنەکەشی هەر بە هەمان شێوەیە کە لە 16 ساڵ بەرە و دواوە باشە ئەی بۆ ئەو خانمانەی کە لە کاتی خۆیان دەکەونە سووری ماگانەوە بەڵام هەیە لە مانگێکا چەند جارێک و هەشە بە پێچەوانەوە چێتە 6 مانگ و ساڵەوە ئەمان چۆنە ئەمە پێمە پێوتێن تێکچوونی سووری ماگانە تێکچوونی سووری ماگانە لە مجموعەیە هۆکارە خۆی بینێتەوە کۆمەڵی هۆکارمان هەیە باشە یەکەم شت کە زۆر خەڵک لەم ڕۆژەیە سترێس باشە سترێس و لەگەڵ لایفستایل ئیتر بڵێن هەیە لایفستایلی بەناوعەکە چەنەها کچ هەیە بۆ تێکچوونی سووری ماگانەیەت سێرەکەی بۆ نمونە شەو ناخوێت تا بەیانی ئەمە پێوترێ لایفستایل شەو ناخوێت تا بەیانی خواردنی تەنها فاسفود ئەخوا مناڵە لە مەکتەبە بۆ نمونە لە عدادیە لەم تەوەستەیە ترخوی بۆ گرتووە ئەم ئامێرە ئەلکترۆنیە زیرەکانش دەورێکی چاکی هەیە لە تێکچوونی سووری ماگانەیە ئێمە یەکێک لە هۆکارە هەرە زۆرەکان کە زۆربەی کات کەیسەکان بۆ ئەوە چنە لای پزیشک سەردانی پزیشکەکان ئەویش ئەوەیە فرەکیزی هەلکەدان کە زۆر باوە بەرنامەیەکی پێشووتر ئاماژەمان بەو بابەتە کرد بە دیتێڵی ئێستا بەس هەر ئەوە یعنی یەکێک لە هۆکارەکان فرەکیزی هەلکەدانە ئەو هۆکاری ترمان هەیە بۆ نمونە گرێیان گرەیەکێ لە ڕەحمیان گرێکێ لە ناوچەی زەیە گۆشتی زیایە یان گرێ یان گۆشتی زیایە کیسی ئاسایی هەلکەدان نەک فرەکیسی هەلکەدان ئەوە بابەتێکی ترە هەر کیسی ئاسایی کیسێکە گەورە ئەبێ و ماگانە لەوانەیە مانگێک بتەقێ لەوانەیە مانگی بەسەر بڕەوە نەتەقێ و سووری ئەبێتە هۆکاری دواکەوتنی سووری ماگانە یەکەم هۆکار ئێمە کە یێت بۆ نمونە خانمێکێت ئەڵێ من سووری ماگانەکەم دواکەوت و ئەینێری بۆ فەحسێکی بڵێن پشکنینی مختبەری حمل واتە دووگیانی ئەبێ ئێمە یەکەم جار بزانین دووگیان نییە ئەگەر ژن بێت ئەگەر کچ بێنە ئەگەر ژن بێ یەکەم جارە ئەینێری بزانی دووگیان نییە یەکێک لە هۆکارەکان شیردانە شیرپێدانە شیر ئەدا و سووری ماگانەکەی دواکەوێ هۆکارێکی ترمان ئەوەیە کە تووشی ئیلتیهاباتێکی زۆری ناوچەی زێ و ناوچەی هێلکەدان و بناڵان یعنی ئیلتیهاباتێکی زۆر لەو ناوە یەکێکی تر لە هۆکارەکان لەولەبە زۆربەی نەخۆشەکانیەت لەولەب دانێ هەتا 6 مان هیچ مشکلەیەکی نییە دوای 6 مانەکێتەوە دوای ساڵێکێتەوە ئیتر مشکلی بۆ دروستە بێت سووری ماگانەکەی دواکەوێ زوو ئەکوێتە سووری ماگانەوە ئێمە سووری ماگانەی نۆرمەڵ کە پێی بڵێن ئەمە ئاساییە لە بینی 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژەیە
لە خوار 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژ نۆرمەڵە، یعنی مەرج نییە سیرێک. باشە زۆر کەسیش هەیە 28 ڕۆژ جارێک بۆ یەت خۆی ئەمە نۆرمەڵە، بەس ئێمە لەبینی 21 بۆ 35 ئەڵێن چاوەڕێکە هیچی ناوێ ئەوار نۆرمەڵە، سەردانی پزیشکیشی ناوێ، بەس لە 21 ڕۆژ کەمتر و لە 35 ڕۆژ زیاتر ئەمە سەردانی پزیشکیەوێ و پشکنینی ئەوێ. ئەوەی کە ئێمە ینی هۆکارەکانم بە تەواو نەکردی. هۆکارێکی ترمانەوەی پێوترە ئیندۆمەتریۆسس. ئیندۆمەتریۆسس واتە گەشەکردنی خانەی ناو منداڵدان لە دەرەوەی منداڵدان. ئیتر ئایا لە ناو هێلکەدانایە، لە دەوری هێلکەدانایە، لە دەوری بۆریەکانایە، ئەمە پێوترێت ئیندۆمەتریۆسس. سەبەبێکی ترمان هەیە بۆ نمونە ئینڤایرۆنمنتال فاکتەر کە ژینگەییە، کە جگەرە کێشانە، کە نێرگەلە کێشانە، ئەمە ئەتوانین بڵێن ینی ڕەبتی مباشری نییە، واتە ڕاستەوخۆ بەس ڕاستەوخۆ تەسیری هەیە لەسەر ئەو کەسە ئەیگۆڕێ فاسفوت ئەوەی کە ئاماژەمان پێەیە کە ئەڵێ ئەیگۆڕێ دکتۆرەمە بەستە ئەوەیە کە تەنها دوا دەکەوی یاخودەوە تا بۆ پێشکەوتنیش ئەمە کاریگەری هەیە. بن پێموتی لە بینی 21 ڕۆژ بۆ 35 ڕۆژ نۆرمەڵە، لەوە خواردتر لەوە سەروتر ئێمە ڕگۆلارەتی بەناڕێکوپێکی شتێک نییە بڵێ پێشکەوتنی لە ڕووی زانستی و شتێکمان نییە بڵێ وڵا ئەمە کۆزی تەنها کۆزی پێشکەوتنەوەتە تەنها هۆکاری پێشکەوتنی سووری مانگانەیە، ئەمەشیان تەنها هۆکاری دواکەوتنی سووری مانگانەیە. ڕەنگانێ جا هەر خانمێک لە مانگێکە چەند جارێ بێ ڕەنگە دوای ئەوە دوای 6 مانگ ئەنج جارێکتر بێتەوە، واتە لە کەسێک بۆ کەسێکتر بەڵێ لە کەسێک بۆ کەسێکترە گۆڕێ و بەپێی هۆکارەکانیش ئەگۆڕێ. یەکێکی تر لە هۆکارەکان ئەماژەمان پێوتمان لەولەپ و ئەلتیهابێکی زۆری بڵێن ناو حەوزی کە لە زێوە ئەڕواتە سەرەوە. ئیندۆمەتریۆسس ئەگەر گرەی هەبێ، ئەگەر گۆشتی زیایی هەبێ، ئەگەر کیسی هێلکەدانی هەبێ، ئەگەر حەملی هەبێ، شیر بات، ئەمانە هۆکارن بۆ تێکچوونی سووری مانگانە. ئەگەر خانمێک شیر نەیە تەنها هۆرمۆنی شیری بەرز بێ، ئەمەش بێتە هۆکار بۆ دواکەوتنیا بۆ ناڕێکی بڵێن. ئەوە سەبەبێکی ئەمە مجموعەیە سەبەبی ترا ڕەبتی بۆ نمونە غودە کە ئەمە زۆر باوە لەم ڕۆژەیە. تێکچوونی غودەی دەرەقی ئایا ئەم غودەیە زۆر ئیشکا یاکەم ئیشکا، بە هەردوو شێوازەکە تەسیرەکاتە سەر سووری مانگانە. بەرزبوونەوەی هۆرمۆنی شیر، تێکچوونی هۆرمۆنات. ئێمە یەکێک لە هەرە پشکنینە گرنگەکان بەلامانەوە ئەوەیە کە لە دووەم ڕۆژ یا لە سێم ڕۆژی سووری مانگانە ئەینێری بۆ پشکنینی هۆرمۆنی کە هەموو هۆرمۆنەکان. ڤایتامین دی زۆربەی خانمەکان کەمە، ڤایتامین دی هۆکاری ڕاستەوخۆ نییە بۆ تێکچوون، بەڵام یەکێکە لەوانەیە ناڕاستەوخۆ بەڵێ ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر تێکچوونی سووری مانگانە. دکتۆرە گری مێشک هیچ کاتە بێتە هۆکار بۆ ناڕێکی سووری مانگانە؟ بە شێوەیە گرێکە لە ناوچەی ئێمە ناوچەیەکمان هەیە کە هۆرمۆنی شیرەکەی تا دەرئەدرێ، تەنها لەو ناوچەیەیە بڵێ ئەو کاتە هۆرمۆنی زیا هۆرمۆنی شیر دەرەیە، چونکە ئەو گرێی خۆی ئیشی ئەوەیە، بەس لە شوێنی ترا ئێم ڕەبت ینی ئێمە پەیوەندیمان پێوەی نییە، تەنها لەو شوێنەیە کە لەسەر گلاندەکە دروستە بێ، گلاندێکمان هەیە بەڵێ لەوێ دروستە بێ، ئەوە ئەبێ بەهۆی دەردانی زۆری هۆرمۆنی شیر کە ئەوەش ڕێگر ئەبێ لە تێکچوونی سووری مانگانە، ینی سووری مانگانەکەی دواکەوێت. قەڵەوی یان کێش زۆری ئەمیان تا چەند هۆکارە؟ هەر زۆر هۆکارە، هەر زۆر لەبەرەوەی قەڵەوی واتە تێکچوونی هۆرمۆنەکان بەگشتی، واتە تێکچوونی مێتابۆلیزم، واتە تۆ خواردن لە چەنێک لە لەشی تۆە هەرسە بێ، تۆ چەنێک لەشت تەندروستە، قەڵەوی واتە لەشێکی ناتەندروست. و قەڵەوی یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی دروستبوونی فرەکیسی هێلکەدان. فرەکیزی هێلکەدانەکەش وەکو سایکڵی لێ، ئەنی ڕۆکو بازنێکی لێ بە دەوری یەکتری ئەخولێنەوە. قەڵەوێکە ئەبێ بە هۆکاری تێکچوونی هۆرمۆنەکان، هۆرمۆنەکانە بێ بە دروستبوونی فرەکیسی هێلکەدان، فرەکیسی هێلکەدانە بێ بە زیادبوونی هۆرمۆنەکان، زیادبوونی هۆرمۆنی نێرینە کە ئێمە یعنی لە گەڵ فرەکیسی هێلکەدانە بەڕاستی ینی مشکلەکەمان ئاستەنگەکەمان ئەوەیە کە هۆرمۆنی نێرینە بەرزەبێتەوە لە مێینەیە. کە ئەمەش هۆرمۆنی مێینەدا بەزێنێ و بێتە هۆکاری دواکەوتنی سووری مانگانە. بەڵێ زۆر باشە. ئێستا گەبێنە سەر ڕێگە چارەکان. ڕێگە چارەکان چی ئەبێت بۆ ناڕێکی سووری مانگانە؟ بەڵێ عفوان یەک شت ما بۆ ئاماژەی پێبین، ئێمە وتمان ئەگەر لە 35 ڕۆژ زیاتر بێ، بەڵام هەر خانمێک هەتا 3 مانگ ئەوانی کە یعنی خۆیان تشخیص کراون واتە هاتۆ چۆ بۆ لای پزیشک سەردانی کردووە، چونکە زۆر حەزەکەم ئەو خانمانە گویان لەم قسەیە بێ، زۆر خانم هەیە بەم شێوەیە. یعنی تشخیص کراوە پێی وتراوە کە تۆ نەخۆشیێکی تێ ناوی فرەکیزی هێلکەدانە، هەتا 3 مان بۆی هەیە ینی سووری مانگانی بۆ نێ تشخیص کرابێ، ناڵم تشخیص نەکراوە،
تشخیص کراوە پێی وتراوە تۆ سووری مانگانت هەیە فرەکیسی هێلکەدانت هەیە ئەمە تەنها هەتا 3 مانگ ئاساییە ینی سووری مانگانی بۆنێ دوای ئەوە ئەبێت ئیلا بڵین بە شێوەیەک لە شێوەکان ئێمە ئێستا ڕێگە چارەکانە بۆ باسەکەم کێکێکیان ئەوەیە ئەبێت وای لە بکەین سووری مانگانی بۆ بێت چونکە ئەبێ بەهۆی ئەستوربوونی مناڵان و ئەبێ بەهۆی زۆری دەردانی هۆرمۆنێک کە ئەمە بڵێن کاریگەری هەیە بۆ ناڵم یەکسەر بەس بە پێی کات بە تێپەڕبوونی کات و ڕۆژ کاریگەری هەیە بۆ دروستبوونی خانی شێربەجێ. پێشەی کە باس لە ڕێگە چارەکان بکەین دکتۆرە باسی کێشزۆریمان کرد قەڵەوی ئەی ئەگەر خانمێک کێشی زۆر بێت و قەڵەو بێ بیەوێ خۆی داوەزێنێ لە ماوەیەکی کەمدا بە هەر یەکێک لە ڕێگەکان بێ کێشێکی زۆری لەشی داوەزێنێ ئەمە تا چەند کاریگەری بێ لەسەر ناڕێکی ئەوەش کاریگەری هەیە لەبەرەوەی ئێمە نامانێت بە ماوەیەکی کورت کێشێکی زۆر لە دەستمە لەبەرەوەی تۆ ئەو فیسیۆلۆجیەوە هەیە چەندها ساڵی پێچوە تاوەکو ئەم هەموو گۆشت و بڵین ئەوەی دانا ئەو بەز و لە ناوسکیاتی ئەمە لە ماوەی مانە دوومانە ڕێک نابێتەوە بەڵام ئەینێری بۆ من ئەینێری بۆ جین ئەینێری ئێمە نەسیحەتی کەس ناکەین ئەو بڵین دەرمانێک بخوا بۆی کێشی دابەزێنێ بەڵام ئەینێری بۆ جیم لایفستایلێکی باشی بۆ دانی خواردن ڕێژیمێکی خواردنی بۆ دان ئەینێری بۆ دکتۆرێکی ینی دایەت و نیوتریشن کە تایبەتە بە ڕێژیمی خواردن شتێکی بۆ دانی ڕێگەی تریشمان هەیە بۆ منە کەس خەڵکمان هەیە زۆر زۆر قەڵەوەیانیەوە بە هیچ شتێک ئێمە شتێکمان هەیە کە بڵێ ئێمە پێوەرێکمان هەیە کە پێوەری بڵێن قەڵەوی پێکەین کەش BMI واتە BMI-ەکە کێشەکەی و بڵێن باڵاکەی بەپی کێش و باڵاکەی ئیتر پێڵی کە تۆ کێشە زیایان زیانە ئەگەر لەسەر وچلەوە بێ ئەوە ینی زۆر زۆرە ئەوە بەدا نابەزێ بە ڕێجیم و بەوانەدا نابەزێ ئەوە تر مەجموعەیە شتیمان هەیەستە لە عملیاتە بۆ نمونایان باڵۆنێکدا ئەنێنیان ئەوە تا قارسی خەڵک لەناو خەڵکە پێڵەن قارسی مەعیدە یا باڵۆندانێنیان ئەو تا ئەی بڕێ مەعیدەکە ئابڕێ ئەمە ڕێگایەکە بۆی کە دابەزێت کێشی دابەزێت. دکتۆرە پێچوانەکەشی بە هەماشیەوە کاریگەری هەیە و کەسانی کە خۆراکیان باشنی یاخود کورد و تەنیاڵی بەدخۆراکن بڵێ ئەمە شتێکمان هەیە یەکێک لە سەبەبەکان پۆڤەرتی واتە یعنی زۆر زۆر فەقیری لە هەنێک وڵات هەیە زۆر زۆر فەقیرە ئەوانە بڵێ ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی تەکچوونی سووری مانگانە. باشە ئێستا بێنە سەر ڕێگە چارەکان ڕێگە چارەکان وەکو ئاماژەمان پێەیە ئێمە بەپێی هۆکارەکان ڕێگە چارە داهانێ بۆ نمونە نەخۆشێکت هەیە گری هەیە یان گۆشتی زیای هەیە بێ بۆی لابەری نەخۆشێکت هەیە فرەکیسی هێلکەدانی هەیە ئەوە ڕۆژانێکی زۆرە بێ لەگەڵ یا تێپەڕێنی وەوە بەپێی بڵێن بەپێی تەغیر هۆرمۆنیەکەی بەپێی گۆڕانکاریەکانی کڕوویەوە گەر هۆرمۆنی نێرینەکەی زۆر بەرز بێ یەکێک لە ڕێگە چارەکانەوەیە کە عیلاجی ئەیتێ بۆی هۆرمۆنی نێرینە دابەزێنی ئەگەر هۆرمۆنەکانی تری ئیسترۆژین و پرۆجسترۆنەکەی زۆر نزم بێ ئەو کاتە بێ یەکێک لە ڕێگە چارەکانی دواکەوتنی سووری مانگانە وەکو ئاماژەم پێ بەپی هۆکارەکەیە حەبی منع واتە ئەمی کە لە ناو خەڵکا باوە پێوتری حەبی منع جۆرهای هەیە ئەو لەبەرەوەی ئێمە ئێستا یینە سەر باسی ئەوەش بەپی هۆکارەکەی بۆ نمونە لایفستایلی تەلەبەیەکی جامعەیە زۆر زۆر سترێسی هەیە شەو تا درەنگدان شێ ئەخوێنێتەوە ئەماندووە بێ ئەمە پێڵی ینی ها ڕێگاچاری بڵێن هەر بە ئاسایی بۆی دانی دوای مانگە دوومانێتەوە ئەڵە دکتۆرە ها هەستەکەم باشترم ینی ئەوە بووە سەبەبەکە بەپێی ئەوەی بۆ نمونە ئیلتیهابێکی زۆری هەیە چارەسەری ئیلتیهابەکەکەی زۆر زۆر خانم هەیە ئیلتیهابێکی زۆر زۆری هەیە و ئەوە بێتە هۆی دواکەوتن نایڵێ سووری مانگانەکەی بێتە خوارەوە بۆ نمونە لەولەبی هەیە لەولەبەکە عیلاجی ئیتێ لەگەڵ یا خێتە سەر حەبی منە بڵێن سێمان لەگەڵ ئەوەیە ئەڕۆی ئەگەر زانی دوای ئەو سێمانە هەر ڕێک نابێتەوە هەر زۆر زۆرەکەوێتە سووری مانگانەوە یان دواکەوێت سووری مانگانەکەی ئەوە ترە بێ لایبەری بەپێی ئەوە بۆ نمونە شیر ئەیە پێڵی مشکلە نییە تا شیر ئەی تا شیر ئەی ئەوە ئاساییە بەس شیر پێدان ڕێگری نییە لە مناڵ نەبوون ینی ڕێگریە ئەوە نییە بڵێ کەسەکە شیر ئەیە ئیتر مسکی نابێ دووگیان نابێ ئەو ڕێگری نیە لەوە بەڵام ئەبێتە هۆی ئاستەنگ لە دروستبوونی سووری مانگانەکەی. باشە دکتۆرە شتێکمان بیر نەچێ لە ناو هاڵاتیانە زۆر قسەیەکە لە ناو خانمانە بە تایبەتی لەسەر دواکەوتنی یان پێشکەوتنی سووری مانگانە کە پەیوەندی بە خواردنەوە هەبێت دەڵێن خواردنە ترشەکان یا بابەتە ترشەکان سووری مانگانە دواخات وە شیرینیەکانی شەوانی کە بابەتە شیرینەکانن سووری مانگانە پێشەخات ئەمە تا چەند دروستە؟ هیچ پەیوەندیکی هەیە لە ڕووی زانستیەوە ئەتوانم پێ بڵێم هیچ بنەمایەکی نییە بنەمای زانستی نییە بەڵام بۆ نمونە گەر شتی گەرم بخۆی زیاتر شتی گەرم و شیرین ئەتوانم بڵێ لەبەرەوەی چی ئەمە سەبەبە عیلمیەکە چیە لە پشتیەوە
شتی گەرم گەرمی بەعام ینی ها بۆ نمونەیەک ئازاری زۆر لە کاتی سوڕی ماگانەیە جوانەیەگە خاتە سەرسکی پشتی زۆپایەکی تەرێک لە پشتی داانێ گەرمی بۆچی لەبەرەوەی دایلەتێشنی ینی وێنەکانە بێ ئەو دەمارە خوێنبەرانی خوێنبەر و خوێنێنەرانی کە ئەچن بۆ مناڵان کە ئەچن بۆ هێلکەدان کە ئەچن بۆ بۆریەکان تۆزێک فراوان ئەبێ لە ئەستی خۆی لە تاڵەموت باریکترن ئەوە هیچ مەجای تانیە بەڵام یەک تۆس فراوانە بێ ئەو کەسە هەستەکە ئازارەکەی کەمتر بۆتەوە بۆ نمونە وەکو ترادیشنەها هەر قسەکەی جەنابێت لە ناو خەڵکە باوە ئەمە پێوترێت ترادیشن ینی لە جیلێک بۆ جیلێکی ترە گوێزرێتەوە ئەڵە شیرینی بخۆ سووری ماگانەکە ئاسانە بێ مەسەلە لە شیرینی خواردنەکەیە چییە؟ یعنی من تەسەوڕەکەم گەرمیەکە ینی شیرینێکی گەرم لەوانەیە زیاتر ئیسفادەی هەبێ یان بۆ منە کوپی ئاوی گەرم یان جوانەیە یان پشت کاتە زۆپایەکی تەرێ لەوانەیە ئەوە زیاتر ئیسفادەی هەبێ بەڵام چەندها کەسیش هەیە کە سووری ماگانی بۆیە ترشیە خوات و هیچ مشکلەشی ینی بنەمای زانستی نییە. زۆر چاکە باشە دکتۆر ئێستا بینە سەر ئەو خاڵی کە زۆر مەبەستمان و زۆر گرنگە ئەمڕۆ لەم بەرنمەیە قسەی لەسەرکەین ئەویش خواردنی ئەو جۆرە حەپەیە کە سووری ماگانە ڕادەگرێت لە مانگی ڕەمەزاندا ئەمە خواردنی لە ڕووی تەندروستیەوە چی کاریگەریەکی خات سەر تەندروستی خانمەکە ئایا زیانی ئەبێت یاخودنا؟ باشە باسی شتێک بکەین ئێمە خانمێکیت بۆ نمونە ئەچێ بۆ ئەمرە لە مانگی ڕەمەزانە باش بۆ نمونە ئەوێت سووری ماگانەی بۆنەیە ئەبێ بزانی ئایا ئاستی هۆرمۆنی ئەم کەسە خۆی سووری ماگانەکەی نۆرمەڵە بڵێ یان خۆی سووری ماگانەکەی تێکچووە ئەگەر خۆی سووری ماگانەکەی تێکچوو بێ ینی خراپێتە سەر عیلاج ئەوە عیلاجەکانی خۆی لەوانەیە گۆڕانکاریکی بۆ تیا بکەی بەڵام خانمێکیت هیچ بڵێن مشکلەیەکی تەندروستی نییە یە دەڵێ دکتۆرە بەس حەزەکەم دوای خەم لە بەرەوەی مانگی ڕەمەزان نەبێ باش ئەبێ هەڵی سەنگێنی ئەبێت پێشتر ئەمانە بەبێ ڕێنمایی پزیشک نابێت لە خۆیانەوە عیلاجکاتە بێ ڕاوێژ بە ئەبێ ڕاوێژ پێش مانگی ڕەمەزان ئەبێ ڕاوێژ بە پزیشک بکە کە ئەو خۆی گەورەیە کە بڵێن سووری ماگانی داناوە ئەگەر باش نەبووایە لە مانگی ڕەمەزانە هەڵیەگرت کەواتە ئیسفادەیەکی هەیە ینی سەبەبێکی تەندروستی هەیە کە ئەویش ینی تەندروستی لەشی تۆیە کە خانمێک تەندروستی لەشی تێک نەچێت بەڵام هەنێک کەس لەبەر هەر سەبەبێک بێ یەت سەردانی پزیشکەکە ئەڵێ بۆم دواخە ینی با دوای خێن ئێمە چەند جۆرێکمان هەیە لە حەبی مەنع ئەوێ حەبیب لە ڕێ حەبی مەنعەوە ئەکرێەوە چونکە حەبی مەنع هەر ئەوە نیە بۆ مەنع بەکار بهێنرێ وەکو ئاماژەمان پێەیە ئێمە یەکێک لە هەرە بڵین چارەسەرە باوەکان کە بەکاری ئەهێنین بۆ دواکەوتنی سووری ماگانە حەبی مەنع نەک بۆ مەبەستی مەنع بۆ مەبەستی ڕێکردنەوەی سووری ماگانە لەو کاتەشە ئەتوانی بۆیشی ئەەکەیتەوە پێی ئەڵێ لەوانەیە ئەمە بێتە هۆی تێکدانی سووری ماگانەکەت باشە بڵێ ئەبێ بووی ڕوونکەیتەوە بڵێ ئەبێتە هۆی تێکدانی سووری ماگانەکەت لەوانەیە سووری ماگان و هەر بۆنێ تا 2 مانگ لەوانەیە بە پێچوانەوە حەبەکەش بخوا سووری ماگانی بۆ بێ چونکە ئەمە ئێمە تۆ هۆرمۆن بڵێ لەبەرەوەی بۆچی لەبەرەوەی ئێمە ئەو کەسە خۆی هۆرمۆنی ناوەکی خۆی هەیە ئیسترۆجین و پرۆجسترۆنەکەی کە سووری ماگانەکەی بۆ ڕێگەخە ئێمە هەڵەسین جورعی زیای ئەینێ واتە دۆزی زیاتری ئەینێ باشە ئێکاوتە کە تۆ یاتێ تەسیری تێەکەی ینی کاریگەری تەبێ لەسەری ئەوەش بە شێوەیەک لە شێوەکان جوابێتەوە تۆ نازانی ئەو بڵێن لەشی ئەو فسیۆلۆجی ئەو نازانین چۆن جوابێتەوە ئەبێ بۆی ڕوونکەیتەوە ئەو حەبی مەنعش کە بەکار ئەهێنرێ دوو جۆری هەیە جۆرێکمان هەیە ئێمە ئیسترۆژین و پرۆجسترۆنی تایە کە ئەوش بە چەند جورعەیەک دروست ئەکرێت باشە جۆرێکیشمان هەیە تەنها پرۆجسترۆنی تایە زیاتر ئەوەی کە لە ناو خەڵکا باوکە بەکاری ئەهێنن بۆی کە سووری ماگانەکانی دواخەت پرۆجسترۆنە بۆ لەبەرەوەی پرۆجسترۆن زەرەری کەمترە لە ئیسترۆژین ئیسترۆژین زۆر سەبەبی ینی تەنانەت ئەو کەسانش کە هەروەکو بۆ ڕێگریکردن لە مناڵبوونیش بەکاری هێنن کە ئەو حەبەی کە ئیسترۆژینی تایە کە هۆرمۆنی کیمێینەیە خۆی ئەگەر بۆ فترەیەکی زیادە ینی لە 5 ساڵ زیاتر بەکاری بێنە زیانی تەندروستی ئەبێت لەسەری یەکێک لە زیانە هەرە باوەکان چییە بۆ نمونە خستی خوێنەکە ینی جەڵدەی دڵەکە جەڵدەی دەماخەکە چوری بەرزەکاتەوە چوری لەسەر جگەر دروستە بێ ئەمانە ئەبێت ئەمانە بەپێی تێپەڕبوونی کات بەڵێ بەس ئەبێ ئەمە لەبەر چاو بگیرێ عەسەبیە بێ زۆربەی کەس بڵێن نەخۆشێتەوە لە تووشی شەقیقی کردوم ڕاستە وایە تووشی شەقیقەیەکە عەسەبیە بێ ئەڵێ هەر لە خۆمەوە نەوباتم بۆیە
باشە ئەمە ئەو حەبەیەکە بڵێن ئیستروجین و پرۆجسترۆنی تیا زۆر کەسیش هیچ مشکلەی نییە خۆی شتێکی ینی زۆر بەسوودە دروستکراوە بەڵام ئێمە بەپی کەسەکە بەپی نیشانەکانی بۆ نمونە زەخت شەکرا نابێ ئەو کەسانە بیخۆن کەواتە ئەمەی کە باست کرد بۆ کەسێک کە تەندروستێکی باشی هەیە مزاعفاتانی هەیە چ جاگەر بۆ کەسێک کە هەر خۆی ئەگەر بۆ نەخۆشی درێژخانەکانی نابێ وەریگرێ نابێ وەریگرێ بەس ئەو ئەتوانێت چی وەرگێ ئەتوانێت پرۆجسترۆن وەرگێ پرۆجسترۆن ئێمە پێوترێ پرۆجسترۆن ئۆنلی پڵواتە تەنها ئەو حەبانی تەنها هۆرمۆنی پرۆجسترۆنیان تایە و هۆرمۆنی پرۆجسترۆن بەعام ئەتوانم بڵێم بەکاری ئەهێنین ئێمە بۆ ڕێکردنەوەی سووری مانگانە ئەمەی کە باسمان کرد یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی سووری مانگانە ئاماژەمان پێێنە ئەستوربوونی ڕەحمە ئەستوربوونی ڕەحمیش بەچی ڕێکەکرێتەوە یا ئەوە تا ئیخێنە سەر حەبی منە باشە ئەمەی کە پێڵین پرۆجسترۆنیا ئەوە تا کورتاجی بۆکە ئەگەر زۆر ئەستور بێ کورتاجی بۆ بکەی بۆی دوای ئەنجای خێتە سەر حەبی بڵێن ڕێگەکردن لە مناڵ بوون بەڵام ئەگەر نا هەر ئەیخێتە سەر حەبەکە و ئەوەش ئێستا کە باسمان کرد کە خەڵک بەکاری ئەهێنێ چەند ئەنوا ڕێجیمی هەیە ڕێجیمێکیان هەیە بۆ منە ناوعێکی هەیە 28 دەنگ حەبیتیایە 28 دەنگەکە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە دەست پێەکە بەزەبێ لەگەڵ سووری مانگانەکەی خۆی بۆی ڕێخی یعنی نەک ئەوە بێ بۆ نمونە 4 ڕۆژی ماوەتێکەوێت تۆ بییتێ ئیسفادەی نییە یعنی پێشتر سەردانی پزیشک بکە کەواتە لە هەموو حاڵەتێکە ئەبێ ڕاوێژ بە ئێوە بکرێت اینجا ئەگەر کە لە خۆڕ ئەبێ ڕاوێژ بە پزیشک بکرێت بۆ لەبەرەوەی تۆ بزانی ئایا تا چەندێک ئەتوانی ئەو حەبەی بێتێ ئەمە کاریگەری نابێت لەسەر تەندروستیەکەی ئێمە دۆکو ئاماژۆ پێ لایەنە شەرعەکەیەوە هیچ ئێمە لایەنە تەندروستیەکەی باسەکەی زیانە تەندروستیەکانی ینی بۆی ڕوونەکەیتەوە بۆی شی ئەەکەیتەوە کە ئەمە بۆ نمونە ئەمە مزاعفاتەکانی بۆ شیەکەیتەوە ئەویش ئیتریا ئەو تا قەنەعاتەکە یا تا قەنەعات ناکاڵە هەر ئەمەیە بەکاری بێن باس سووری مانگانەکەشم تێکچێ نەوەیەکی ترمان هەیە ئێمە ڕۆژی 2 جار ئەیین بەس ڕۆژی 2 جارەکە بێ 12 ساعت جارێ بێەوە بێ مەزبوط بێ کە ئەوەش بۆ کاتی ڕۆژوو نابێت چونکە تۆ کاتی ڕۆژوەکەمان ئێمە لە 12 ساعت زیاترە ئەوەش تەنها بۆ ئەو خانمانەی کە خۆیان بڵین یەک هۆکارێکی تەندروستیان هەیە ئیتێ بەس ئەوەی کە حەسکات بۆ نمونە سووری مانگانەکەی لە مانگی ڕەمەزان هەمووی بگرێ واتە لی نەخوا ئەبێ پێشتر ڕاوێژ بە پزیشک بکە ئەبێ بڵین لە کۆتایی عادەکی تریکە ها ئیتر هێشتاپا نەبۆتەوە لەو کاتەوە بێت دەست پێ بکات بۆی ئێمە وابێت لە مانگی ڕەمەزانەکەی لێ نەخوایانی سووری مانگانەکەی بۆ درێژکێت ئەبێ پێشتر علاج ئەگەر یعنی بۆ نمونە ڕەمەزان دەستی پێکرد و ئەو دەستی پێکرد بیخوا ئیسفادەی نابێت دەستەکانە خۆش بێ دکتۆرە زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆرە جوانی تاسەڵا تا بەڕێز یام سپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانت بەڵێ ئەزیزان ئەچینە لای یەکێک لا بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان بڕگەی دەنگ و ڕەنگە بابەیە کۆبینەری بینەوە گەڕێنەوەلاتە من
ماوەیەکە کە باز لە خراپی ڕێگەوبانەکانی کۆیە و ناوچەی کۆیە و دەوروبەری دەکرێت و اینجا ئەمەش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و بۆ وەرگرتنەوەی کە بزانین گرفتەکان چین و گرفتەکان تا چەند چارەسەرکراون و هەوڵەکان بۆ چارەسەرکردنی گەیشتن بەکوێ زانیاری زیاتر وەرەگرین لە ئامان جمعە کە بەشەی کە ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ئامان سڵاو لێبێت، بەیانیت باش فەرموو زانیاری زیاتر و مایک لای تۆیە. سلااو لە تۆ سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان. پێشەوەی بچمە سەر وڵامی پرسیارەکەت دەمەوێت ئاماژە بۆ بکەم کەمێک پێشێستا سەرچاوەیەک لە یاریدەدەرێتی ئاسایشی تەختەق ئاماژەی بۆ کرد دوو گروپی بازرگانیکردن بە مادەی هۆشبەریان لە بازگەی ئاسایشی پردی تەختەق دەستگیر کردووە کە ئەم گروپە لە بەمبەستی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر هاتوونەتە سنوورەکە. گروپی یەکەمیان پێکاتوە لە 4 کەس، یەکێک لە ئەندامانی گروپەکە ژنێکە کە تەمەنی لە نێوان 20 بۆ 25 ساڵە و هاوکاتەم ژنە پێشتر جارێکی تر لەسەر بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە سنوورەکە لە سنوورێکی تر لە جێگایەکی تر دەرجی کراوە. ئەم گروپە لە زانیارە سەرەتایەکان دانیان بە تاوانەکەیان ناوە دەستگیراوە بەسەر بڕێک لە مادەی هۆشبەری جیاجیا و سەرجەمە و کەلوپەلانەی کە بەکاریان هێناوە بۆ بازرگانیکردن و بۆ بەکارهێنانی و لەگەڵ ئەمەشدا دەستگیراوە بەسەر دوو ئۆتۆمبیل کە لە ڕێگای ئەم ئۆتۆمبیلانەوە شوێنی تایبەت دروست کراوە بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر لە نێوان سنووری کەرکووک بۆ هەولێر و لە هەمان کاتدا لە بازگەی ئاسایشی پردی تەختەق کە دوایین بازگەی حکومەتی هەرێمی کوردستانە لە تەختەق لێرە کە من ئێستا وەستاوم سنووری پارێزگای کەرکووکە لەو بەری پردەکە سنووری هەرێمی کوردستانە لەوێ دیارە لەم بازگەیە دەستگیرکراوە. دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەو سەرچاوی ئاسایش ئەمەشی ڕاگەیان لەمە توانیویانە گروپێکی تر لە ماوەی ڕابردوو دەستگیرکردنەوەی ژمارەیان 3 کەس بۆ ئێستا لە لێکۆڵینەوە با بڵێم ئەمە لە ڕێکارەکانی لە ڕێکاری ئاساییدا و لە قۆناغی لێکۆڵینەوەدا لە کاتەکانی تر ئێمە ڕاپۆرت و هەواڵی لەسەرەکەی لە گەشتەکانی هەواڵی خینە ڕۆ ئەمە سەبارەت بەم بابەتیان سەبارەت بە پرسیارەکەت کە تەوری قسەکردنی ئەمڕۆما دەمەوێت ئاماژە بۆ بکەم گرفتەکانی ڕێگاوبان لە سنووری قەزای کۆی تا ئێستا چارەسەر نەبووە تا ئێستا بەڕووی بار هەڵگرەکان داخراوە لە چەند جێگایەک لە دەشتی کۆیە لە ڕێگای نەحیەی تەختەق نەحیەی ئاشتی و بە هەمان شێوە لە کۆمەلگای خاڵخاڵان ئەم شوێنی کە من تێیدا وەستاوم دیارە لەوێش ئیدارەی سنوورەکە با بڵێم شارەوانی خاڵخاڵان ئەوان خۆیان ڕێگری لە هاتنیم تەنکەرانە دەکەن ئەوان پاساویان بۆ هێناوە ئیدارەی شارەکە وتیان ئێمە ڕێگایەکمان ئێستا لە قۆناغی دروستبووندا لە دروستکردندا ئێستا قۆناغی دۆمی قرتاوکردنەکان زام دەدرێت بۆی ڕێگە نادەین و لە هەمان کاتدا بە تێپەڕبوونی ئەم بار هەڵگرانە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بە حکمی سەرجەم ڕێگاکان بەسەریان داخرابوو لۆدێکی ئەجگار زۆر لەسەر پردەی کە لە پشتی منەوەی دروست بوو بۆ ئەم پردە کە مێژەکەی بۆ چەندەی سەدەی ڕابردوو دەگرێتەوە لە ساڵی 1950 دروست کرابوو و لایەنە پەیوەندیدارەکان بەم بابەتە ئاماژەیان بۆ کرد ئەم پردە با بڵێم تحملی ئەم هەموو زەخت و لۆدە ناکات کە لەسەری دروست دەبێت بۆیە بە ناچاری با بڵێم ڕێگاکانی ئەم سنوورە زۆربەی بەسەر بارهەڵگرەکان داخراوە ئێستا هیچ بارهەڵگرێک ناتوانێت بە سنووری قەزای کۆیەدا تێپەڕ بێ بۆ هەولێر بەتابەتیان بارهەڵگرانەی لە گەرمیان و لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە دەیانوێت تێپەڕ ببن ئەو کەلوپەل و خواردنانەی کە پێیانە یاخود ئەو سوتەمەنیانەی کە پێیانە تێپەڕێنن بۆ ڕانیەوە بەتایبەتیش بۆ هەولێر و لایەنە پەیوەندیدارەکان لە ئاستی قایمقامێتی قەزای کۆی بەڕێوەبەرایەتی نەحیەی تەختەق چەند لەگەڵ ئەو گەوانەی ئەو نوێنەری ئەو خۆپیشاندەر و ئەو وانەی کە گرد دەبنەوە قسەیان کردووە نەیانتوانیوە تا ئێستا هیچ چارەسەری بدۆزنەوە بە حکمیەوەی ئەوان داوای چاکردنی ڕێگاوبانەکان دەکەن و بەتایبەتی چەند ڕێگایەکن ئەو بارهەڵگرانە پێوی تێپەڕ دەبن ئەگەر ئەوانە چانەکرێن ئەوە ئەوانی کە گرد بوونەوە ئاماژە بۆ دەکەین ڕێگە نادێنن بارهەڵگرانە تێپەڕ بن چونکی هاوڵاتیانیان بێزار کردووە تەپڵتۆزێکی خۆڵ باڵێن تەپڵتۆز و خۆڵ بەسەر هاوڵاتیان ناکەن ئەمە وای کردو تا ئێستا نەتوانن گرفتەکانی ڕێگاوبان چارەسەرکەن بەڵام لە لێدوانیدا قایمقامێتی قەزای کۆی وتی ئاماژەی بۆی کرد بۆ گەلی کوردستان وتی توانیمانە 150 گرفتەکان چارەسەر بکەین ئێستا لە هەوڵدان لەگەڵ
بەڕێوەبەرایەتی چاکن و ڕێگاوبانی کۆیە بتوانین ڕێگایکی لاوەچیان بۆ دروست بکەین بۆی ئەم بار هەڵگرانە پێدا تێپەڕ بنەوەش تا ئەو کاتێک کە لە بازگەی دێگەڵا ئەو ئۆتۆمبیلانە کە کێش دەکرێن لەوێ دەگوازێتەوە بۆ سماقۆڵی دواتر ڕێگای دوکان سماقۆڵی بۆ هەولێر دەبێتە ڕێگای سەرەکی بار هەڵگرەکان بەڵام تاکو ئێستا نەتوانراوە گرفتی هاتوچێ بار هەڵگرەکان لە سووری قەزای کوێ چارەسەر بکرێت و بە داخراوی سەرجەم ڕێگاکان ماوەتەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئامان جمعە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەختەقۆ لەگەڵێمەدا ئامادەبووی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانت تایبەت بە گرفتەکانی ڕێگەوبانی ناوچەی کۆی و دەوروبەری بۆ ئێمە دوای. بەڵێ ئازیزان ئەچینە لایەکێکتر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە کوردستانی نوێ کە زۆر ناونیشانی تێدایە و بابەتی گرنگی تێدا. من هەوڵ دەدەم دیاتری ماشێتەکان بۆ ئێوە بخوێنمەوە. لە لاپەڕێکی کوردستانی نوێدا هاتووە گفتوگۆ و لێکتێگەیشتن استراتیژی کارکردنمان دەبێت. فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمان دەڵێت هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و هەڵبژاردن لە کاتی خۆیدا هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوە بچێت کەم و کوڕیەکانی تۆماری دەنگدەران نەمێنێت. لە لاپەڕەتی کوردستانی نوێدا هاتووە پاڤڵ جەلال تاڵەبانی دەڵێت تەنها ڕێگە بۆ زاڵبوون بەسەر گرفتەکاندا گەڕانەوەیە بۆ سیاسەتی حەکیمانەی مام. خەمی خەڵک و دابینکردنی ژیانێکی شەرفمەندانە بۆ هاوڵاتیانمان دەکەینە بنەمای کارکردنمان و بە هیچ شێوەیەک سازش لەسەر مافەکانیان ناکەین. دیداری ئابووری دێڵفی بەڕێوە دەچێت کەمەش بابەتێکە لە لاپەڕەتی کوردستانی نوێدا هاتووە. هەر لە هەمان لاپەڕەدا لە دهۆک خۆڵ و خاشاک کۆبووەتەوە نەفتەکە چاک بکەن واز لە هێڵی ئاسن بێنن. ئەمەش بابەتێکە دڵبەند مستەفا نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاوکراوەوە. UN دەڵێت هاوکاری داراییمان پێشکەشی یەمەن کردووە. لە لاپەڕەستێدا هاتووە مەکتەبی سیاسی ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە سیاسەتی حەکیمانەی سەرۆک مام جەلالە. لە ساڵیاتی دەرچوونی بڕیاری ژمارە 688 ئەنجومەنی ئاسایشدا کە ئەمەش بابەتێکە سعدی ئەحمەد پیرە نووسیوێتی و لە لاپەڕەستی کوردستانی نوێدا بڵاوکراوەتەوە. فراکسیۆنی یەکێتی دەڵێت یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت. لە لاپەڕە چواردا هاتووە ئێران دەگەڕێتەوە بۆ بازاڕی وزە. لە لایەکی ترەوە دەست بە هاوردەکردنەوەی ئەم بەرووبوومانە دەکرێت کە ئاماژە بە چەند بەرووبوومێک کراوە تەماتە خەیار پەتاتە باینجان کە بەهۆی ئەوەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بابەتەکان یاخود بەرووبوومەکان کەمی کردووە دەست کراوە بە هاوردەکردنی ئەم بەرووبووانە. لە لاپەڕە پێنجدا هاتووە جیاوازی نرخ لە نێوان ئارایشگا و سەرتاشخانەکاندا کامەش بابەتێکە میهرەبان عەبدول نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاوکراوەتەوە. هەکبێژن بابەتێکە کنەر عەبدوڵڵا نووسیوێتی ناوزڕاندن ڕابگرن. لە لاپەڕە شەشدا هاتووە کێ کلیلی کۆشکی ئەلێزی وەردەگرێت کامە تایبەتە بە هەڵبژاردننی فەڕەنسا و وێنەی کاندیدانی سەرۆکایەتی فەڕەنسا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕە حەوتە هاتووە زۆرینە لەسەر پشتی ساختە. پارتی شەڕی مانەوەی خۆی لە ناو تۆماری پڕخۆش و گەمەی یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن دەکات. لە دەرەوەی ئەمە کارتی تێکدان دەجوڵێنێ بۆیە مل بۆ هەڵبژاردننی بێگەرد ناداتەوە. بابەتێکە ئاتا کەریم نووسیوێتی. یەکبێژ هیوا محەممەد دەڵێ سلێمانی لە ژێر هەوری مەترسیەکاندا. هەر لە لاپەڕە حەوتە هاتووە عێراق لە بەردەم قەیرانێکی نادیاردا نەسرین کوردە نووسیوێتی و دەڵێت سەدان ساڵە لە ناوجەرگەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا گەلی کورد خاوەن خاک و فەرهەنگ و کەلتوری تایبەت بەخۆی لە تەواوی مافەکان بێبەشکراوە. لاپەڕە هەشت چەند بڵاوکراوە بابەت و ئاگاداریەکە بڵاوکراوەتە. لاپەڕە نۆ چەند بابەتێکی وەرزشیە هیگواین واز لە یاریکردن دەهێنێت. ناونیشانێکی تر ئەدیداس پێڵاوێکی ناوازە بەرهەم دەهێنێت. هۆپ سۆلۆ دەستگیر دەکرێت. لاپەڕەدا بە هەمان شێوە لەگەڵ لاپەڕە 11 چەند بڵاوکراوە و ئاگاداریەکە. کۆتا لاپەڕەی کوردستانی نوێ کە چەند بابەتێکی لەخۆ گرتووە کێبراوەی خەڵاتەکانی گرامی بوو. لە لایەکی ترەوە بابەتێ بڵاوکراتەوە لەژێر ناونیشانی تاوان
چەند ناونیشانێکی تری تێدا نمایشی دراماکەیان دەست پێ دەکاتەوە داهاتی زۆرتر. ئەلفیس پرێسلی ئەمەش چەند بابەتێکە. دەچینە لای پاشکۆی کوردستانی نوێ کە تایبەتە بە ئەدەب و هونەر، کاردانەوەکانی سەرەتا بەرامبەر ئۆلیس کە ئەمە بابەتێکە لە تورکیەوە فەرهاد چۆمانی وەریگەڕاوە و لە پاشکۆی ئەدەب و هونەری کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. لە لاپەڕەدوی پاشکۆکەدا هاتووە خوێندنەوەی ڕۆمانی بەردینە ئاکار نەجم، لە لایەکی ترەوە جان دەمۆ لە کەرکووکەوە بۆ ئوستورالیا دانا عەسکەر نووسیوێتی و بڵاوی کردوێتەوە. لە لاپەڕە سێدا هانا ڕۆز من هەمیشە ویستومە وێنەکان بدوێن. ئەمەش بابەتێکە لە لاپەڕە سێی پاشکۆی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە لە ئینگلیزیەوە نەرمین عوسمان وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. لە کۆتا لاپەڕی ئەدەب و هونەر یان کۆتا لاپەڕی پاشکۆی کوردستانی نوێ دوژمنی پزیشکان کە ئەمەش بابەتێکە سەعیدگلی زادە نووسیوێتی و لە پاشکۆی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. ئەمە تەواوی ئەو ناونیشانە دیار و ماشێتانە بوو کە لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. بەڵێ ئازیزان لێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و بە یارمەتی هاوکاران و تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەتا سبەینە و لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش ئاسوودە بن. خواتان لەگەڵ.